جوانترین سڵاتان لەبێ لە تەلەڤیزۆنی پەروەردەیەوە هەواڵە پەروەردەیەکانتان پێشکەش دەکرێت. وەزیری پەروەردە بەشداری لە کردنەوەی پێشەنگای ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ خوێندن و تەکنۆلۆژیا کرد بە چاودێری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان. وەزیری پەروەردە ڕاوێژکارانەوە بەڕێوەبەری گشتی دیوان و سەرجەم بەڕێوەبەری گشتیەکانی سەر بە وەزارەتی پەروەردە بەشدار بوون لە کردنەوەی پێشەنگای ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ خوێندن و تەکنۆلۆژیا قوتابیان بە بەشداری 8 دەستگای نێودەوڵەتی و قوتابخانە و زانکۆی ناوخۆیی و دەرەکی. وەزیری پەروەردە پێشوازی لە کۆنسۆڵی گشتی ئەمریکا کرد. ئالان حەمەد سەعید وەزیری پەروەردەی هەرێم پێشوازی لە ستیڤ بەینگن کۆنسۆڵی گشتی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا لە هەرێمی کوردستان کرد. لە کۆبوونەوەیەکدا باس لە هاریکاری هەردوو لاکرا بۆ گەشەپێدانیکردی پەروەردەی هەرێمی کوردستان. ڕوونکردنەوەیەک لە نووسینگەی وەزیری پەروەردە لەبارەی هەواڵێکی دەستگای میدیایی بۆ هەر بابەتێک کە پەیوەندی بە پرۆسەی پەروەردەوە هەبێت پێویستە میدیاکان بە بینراوە و بیسراوە و خوێندراوە و سۆسیال میدیاوە زانیاریەکان بە وردی و دروستی لە وەزیری یان وتەبێژی فەرمی وەزارەت وەربگرن. وەزارەت بەرپرسنێن لە هەر هەواڵێک کە دروست نەبێت و فەرمانی فەرمی نەبێت بەشی کاروباری یاسایی لە وەزارەت ڕادەسپێدرێت داوای یاسایی تۆمار بکەن دەرهەق بە هەر دامەزراوەیەکی میدیایی کە هەوڵی بەلاڕێبردن بدات و نابەرپرسانە مامەڵە لەگەڵ پرۆسەی پەروەردەی هەرێمی کوردستان بکات. بەڕێوەبەری گشتی پەروەردەی هەولێر کۆگاکانی پەروەردەی بەسەر کردەوە لە درێژەی کار و چالاکیەکانیدا لە سەردانێکدا مەیدانیدا بەڕێوەبەری گشتی پەروەردەی هەولێر و بەیاوەری بەڕێوەبەری سەرپەرشتیکردن و بەڕێوەبەری بەدواداچوون لە پەروەردەی گشتی کۆگاکانی پەروەردەی بەسەر کردەوە. مەبەست لە سەردانەکە بەدواداچوون بوو بۆ چۆنیەتی بەڕێوەچوونی ئیش و کارەکانیان بەتایبەت کە لە ئێستا سەرقاڵیدا بەشکردنی پەرتووکن بۆ ساڵی خوێندنی 2019 بۆ 2020 کە ڕۆژانە پەروەردەی قەزاکان بڕی پێویست بۆ قوتابخانەکانیان دەگوازنەوە لەلایەن خۆشەوە بەڕێوەبەری گشتی پەروەردەی هەولێر سوپاسی بەڕێوەبەر و کارمەندانی کرد و دەستخۆشی لێکردن. بە ئامادەبوونی بەڕێوەبەری گشتی پەروەردەی هەولێر مەراسیمی ئاڵوگۆڕکردنی پۆستی بەڕێوەبەری پەروەردەی خەبات بەڕێوەچوو. بە سەرپەرشتی بەڕێوەبەری گشتی پەروەردە و قایمقامی قەزای خەبات و بەرپرسانی حکومی حیزبی و ژمارەیەک سەرپەرشتیار و مامۆستا و میوانان مەراسیمی ئاڵوگۆڕکردنی پۆستی بەڕێوەبەری پەروەردەی خەبات بەڕێوەچوو. لە پای خزمەتی زۆری مامۆستا عومەر حەمەد برایم بۆ بەڕێوەبەرایەتیەکەی و لەو ماوەی وەک بەڕێوەبەری پەروەردەی خەبات کارەکانی زۆر بەڕێکوپێکی ئەنجام داوە. بەڕێوەبەری گشتی پەروەردەی هەولێر وێڕایی دەستخۆشی لە ئەرک و ماندووبوونی لە مەراسیمێکدا مامۆستا مەعروف محەممەد سەعید وەک بەڕێوەبەری نوێی پەروەردەی خەبات دەست بەکار بوو. بەڕێوەبەرایەتی پەروەردەی خەبات لە چەند ساڵی ڕابردوو توانێتی کارەکانی خۆیان بەڕێکوپێکی ئەنجام بدەن. بۆ بۆنەوە مامۆستا بەشدار عەبدولخالق سوپاس و پێزانینی خۆی بەخشیە مامۆستا عومەر حەمەد برایم کە زۆر بە دڵسۆزی کارەکانی خۆی ڕاپەڕاندە و چەندەی ساڵ وەک شارەزایەکی پەروەردەی خزمەتی کردووە. یاریدەری بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی بە ئامادەبوونی بەڕێوەبەری پلاندانان پێشوازی کرد لاوەبدەکی نووسینگەی مافی مرۆڤ مەبەست لە سەردانەکەیان گفتوگۆکردن بوو سەبارەت بە مافی منداڵان و هۆکارەکانی واسێنانی خوێندکاران و قوتابیان لە ناوەندەکانی خوێندن و گرفتەکانی بەردەم پەروەردەی تایبەت. هەروەها چۆنێتی هەماهەنگی و هاوکاریکردن لە نێوان هەردوو لادا بۆ چارەسەری کێشەکانی کەرتی پەروەردە. بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانی ڕوونکردنەوە لەبارەی چارەنووسی ئەو مامۆستانە دەدات کە لە 1 ئەم ساڵ گرێبەستەکانیان کۆتایی پێدێت. مامۆستا عومەر محەممەد یاریدەری بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی ڕایگەیاند سەرجەم ئەو مامۆستا گرێبەستانەی کە لە 1 2019 کۆتایی بە گرێبەستەکانیان دێت هیچ گرفتێکیان نییە و گرێبەستەکانیان بۆ ساڵی خوێندنی 2019 بۆ 2020 نوێ دەکرێتەوە و داوامی ئاسایی خۆیان لە خوێندنگاکاندا دەکەن. وتیشی مامەڵەی ئەو مامۆستا گرێبەستانە لە پەروەردەکانەوە بۆ بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانی ڕەوانە دەکرێت و دواتر لەلایەن وەزارەتی دارایی و ئابووری و ڕەزامەندی دەدرێت و گرێبەستەکانیان بۆ ساڵی نوێی خوێندن بە هەمان شێوەی ساڵانی ڕابردوو نوێ دەکرێتەوە. لە تەلەڤیزۆنی پەروەردەیەوە هەواڵە پەروەردەکانمان پێشکەشکردن خواتان لەگەڵ.